دیارە بەداخەوە دوێنێ 20 حاڵەتی پۆزەتیڤی کۆرۆنا لە قەزای چۆمان تۆمار کرا. ئەوەش مەترسێکی گەورەی لە سنتەری قەزا و نەحاجۆمەران دروست کرد و پێویست بوو کە ڕێکاری تند بەرامبەر هاتوچۆ حەرەکە دروست بکەین. ئەوە بوو ڕێگامان گرت لە هاتوچۆ بۆ ناو قەزای چۆمان و چوونە دەری و لە هەمان کاتدا داوامی فەرمانگەکانمان ڕاگرت و بازار و شوێنە گشتەکانمان داخست بۆ ئەوەی ڕێ لە هەموو حرەکەیەک بگرین و هەتیمەکانی پشکنین. ئێستا سەرقاڵی لە ئەوڕۆوە چەندین تیمی پشکنین سەرقاڵی وەرگرتنی سامپڵ و پشکنینی ترن بۆ ئەوەی بتوانین ئێمە لە چ مەرحەلەیەک داینا و ڕۆژانەش ژووری ئۆپەراسیۆنی کۆڕانا کۆ دەبێتەوە و بەپێی پێویستی و ئەو مەرحەلەیە کە تێیدا ئەبین و بەپێی دەرچوونی پشکنینەکان ئێمە بڕیار و ڕێکارەکان پێداچوونەوەی پێدەکەین بۆ ئەوی بتوانین سەلامەتی و ژیانی هاوڵاتیان پارێزراو بکەین. لە هەمان کاتدا پێویستیمان بە هاوکاری و پشتگیری هاونیشتیمانیانە کە جارێ لە ماڵەکانیان بمێننەوە کاری زۆر پێویست نەبی دەرنەچن بۆ ئەوی بتوانین هەموو ئەو پشکنیانە کە بکەین کە بەرکەوتن وایان نیشانەکانی ئەو ڤایرۆسیان لێ دیارە تاکو بتوانین ئەو بارودۆخە مەترسیدارە چونکە زۆر مەترسیدانە بتوانین کۆنتڕۆلی بکەین.